حراتایە خەڵکی ڕۆژهەڵات دانیشتوی شاری سلێمانی ئیشەکەی ژمەوەیە کە خواردنی ڕۆژهەڵات یا تەوڵی خواردنی ئێران لەم کۆشکە من دروست دەکەم. لە 2011 لە شاری سلێمانی بەس ئیشەکانی پێشترمان شتی تر بوو، ئیشی پێشانگامان نەکرد. یەکەم کەس بوون کە پێشانگای ئێرانیمان لە باشووری کوردستان یانی شاری سلێمانی کردەوە. دوایەوەی تر کە کۆڕۆنا هات وەزعەکە تێکچوو، ئیتر ئیشەکەمان گۆڕی هاتینە سەرم کۆشکە کە کۆشکێکماندانەوە دەستمان پێ کرد بە خواردنی ئێرانی. پێشانگاکە کە یەکەم جار ئێمە دەستمان پێ کرد ئیشی دەستی ئێرانی زۆر جیاوازە، یعنی بەناوبانگە. هەڵساین لە تەواوی شارەکان هەڵمان بژارد لە هەر شارێکۆ ئیشێکی دەستی تایبەت بە خۆیمان هێنا کە تایبەت بوو بە تاوڵە، فەرشی کوردی، مس، قەڵەمکاری ئیسفەهان، ئەو شتەکان زیاتر ئەوانە بوو. کارە دەستیەکانی خۆم دیزانی سەری جلی کوردی بوو. لەوانەیە بڕوانەکەن کە من لە ساڵی 2007 بۆ 8ەوە لە شاری سنە یەکەم کەس بۆ دووم کەس بووم کە ئەو ئیشم لە شاری سنە ئەکرد. دوای ئیتر ئیشەکەمان پەرە بێتەوە زیانمان کردەوە، ئیتر هاتیم بۆ باشووری کوردستان. لێرەش ئیشەکەمان هەر کرد بێژگەلەوە ئیشی سەری دار و تەختە، ئەوانەی جەزانم کە دیزانی دار و تەختە بێت و تاوڵە بێت و ئەوانە هەمووی لەوانەی شارەزا. ئێمە یەکەم کەس بووین کە پێشانگای ڕۆژهەڵات یعنی ئێرانیمان لە شاری سلێمانی کردەوە. دوای ئەوەی تر 2 ساڵ بۆ 3 ساڵ بەردەوام بووین لەسەرەوە ئیشە. ئیتر کە کۆڕۆناکە هات، کۆڕۆناکە وەزعەکەی تێکدا بە یەکجاری وای لێمان کرد کە هەموو شتێکمان کۆ کردەوە، یعنی نە هەر بۆ ئێمە، بۆ هەموو کەسێک و بۆ هەموو پێشێک و ئیشێکەرەوا بوو کە کۆمان کردەوەی تر دوای 6 مانگ خۆتمانەوە دەستمان پێ کرد بەم کۆشکە. پێشتریش لە بەردەم باخی گشتی بووین، ئێستا ساڵ و نیوێکە لە بەردەم پارکی نالی. کۆشکەکە پێشتر ئێمە ئەڕۆشتین لە بەردەم باخی گشتی لە لای پیاوێکەوە بوو کە کۆشکی بوو لەوێ، لە لایەوە دادیشتین بە شەوان بۆ سەعات نیم سەعات ڕۆشتین لەوێ قاوەمانە خوارد. دوای پیشنیاری لێم کرد وتی وەرە بۆ لای من با بەیەکەوە ئیشکێ. وتم بەسەر چاو ڕۆشتمە لای بەیەکەوە ئیشمان کرد. دوای خەڵکەکە وتیان تۆ خەڵکی ئەو دیوی وەرە خواردنمان بۆ دروستکە، خواردنی خورمە سەبزی. وتم بەسەر هەردوو چاو. لە هەفتەکە یەک جار ئەمان کرد. دوایی خەڵکەکە تەڵەبی زۆرەوە بووە، کردمان بە هەفتەی 2 جار، خواردنێکی تریشمان پێ زیاد کرد. بەس چۆن شوێنەکەی زۆر خەڵەباڵغ بوو، بچووک بوو، ناکرا بۆ ئیشە بەڕاستی. ئیتر شوێنەکەم گواستنەوە بە تەنیا خۆم هاتم ئێرەم هەڵگرت و ئیشەکەم دەست پێ کرد لە سفرەوە تۆ بڵێن. یعنی زۆربەیان تەواوی خواردنەکان نەزانن خەڵکی ئێرە، زۆربەی گیان زیاتر لەوە حەزیان لێ کاڵن خواردنەکە سەحیحە، هەم سوێری کەمە هەم چۆریەکەی کەمە، لەبەر ئەوەیە زیاتر. خواردنەکان یەکەم شتێکە تەڵەبی زۆرە لەسەری خورمە سەبزیە. خورمە سەبزیەکە بە بەردەوامی نیوەڕوان و ئێواران هەمانە، دیزیە، باقلە پڵاو بە مایچە کەش برنجەکەی بە شویت و باقلە دروستەکرێت، فسنجان دروستەکەین لە ناوم هەفتە کە ئەویش تەڵەبی زۆرە، یعنی داواکاری ئەوە خەڵکی ئێرە هاتوون فسنجانمان لێ داواکەن. فسنجان لە ڕوبەنارە، گوێزە، مریشکە، ئەو شتانە تۆزێکیش قورسە. ئەوە دروستەکەین لەگەڵ زڵش پراوە کەوی جارەوێت بە مریشکەکە و ئاش ڕشتە لەگەڵ خوڕشتی قیمە. گرنگە کە ژنان لەسەر پێ خۆیان ڕاوەستن، بە تایبەت لەم کاتە زۆریش، یعنی شتێکی زۆر باشە کە ئافرەت لە دەرەوە بێت، خۆی بێتەنەوە کۆمەڵگا، زۆر شتە بینێت، یعنی خۆی بەڕاستی قایمە بێتەوە لە هەموو بابەتێکەوە. ئەویش زۆر شانازی و خۆشە. ئێستا ژنی زۆریشمانەیە کە لە ناو باشووری کوردستانە خەریکی ئیشن، منیش پێشانازیەکەم زۆریش پێم خۆشە. فەرقمان نییە، هەمومان ژنی. حەزیەتی زۆرە. تۆ بڵێن خەڵکەکە تێنەڵێن بۆ کەسێک لەو دیوە هاتووە یانە لە ڕۆژهەڵاتەوە ئەتوانێت کۆشکێک هەڵبگرێتەوە کە گەنجەکانی خۆمان بێ ئیشن، ئەو ئیشکات. لە ناوی ئەم شارە لەوانەیە بڵێن 200-300 دانە کۆشکەیە، لەوانەیە 2 نەفەری یا هەر من بەتەنیا هەڵم گردوێتەوە. ئێستا من دراوسێمەیە کە هەمویان کۆشکی، هەموویان کەسابەتی خۆیانەکەن، هەر کەسۆ لە ئیشی خۆی و بە شوێنی خۆیان. کورد لە هەر شوێنێ بێت ئەبێ پاڵپشتی یەک بن، یعنی فەرقمان نییە. خەڵقی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا هەمومان یەکێکی، بەس تەنیا یەک پارچە حدودەکە لە بینمانە. پێویست ناکات کە مەسەڵەن پشتی یەکترین لەبەر شتێکی ئاسایی هەراو بەربین. خواردنی ئەمڕۆمان خورمە سەبزیە، یعنی کەوتم هەموو ڕۆژێ نیوەڕوان و ئێواران ئێمە خورمە سەبزیمانەیە. لە تەنیشتیان ئەمڕۆ زرش پڵاومانەیە، زرش پڵاو مریشکەکەمانە کە لە 100% مریشکی زینووە، با خەڵکەکە بە دڵنیاییەوە بزانن.
مریشکی زینووە کە بە ساسێکی تایبەتەوە دروستەوێت دوای ئێمە ئەیکەینە ژێری برنجەکەەوە مریشکەکە کە گرمانە ژێری مریشکەکەەوە بڵین ئێمە زرش پڵاو زرشک و زعفرانی بۆ دروستەکەین زرشکەکە ئێمە پێشتر ئەی شۆرینەوە کە دوای ئاوەکەی چنرا لە ناو ڕۆنێکی زۆر کەمە سووری ئەەکەینەوە کە سوورمان کردەوە یەک تۆز ینی بە قیاسی زرشکەکە بێ خۆمان بزانین بێ یەک تۆز شکری لێ بین باوە تامەترشیە بڕوایانی تامەکەی بەرەوە ترش و شیرین بڕواتەوە بێکۆ سووری ئەەکەینەوە کە سوورەوە بوو تووە بوو زعفرانمانەیە کە من پێشتر دروستم کردووە ئەمە زعفرانە کە شتێکی زۆر تایبەت و زۆر خۆشیجە کە بەکارهێنن لەناو زۆربەی خواردنەکانی ئەو دیوە ئێمەی هێنین ئەیکەین بەناو شتێکی ئاوە یا پەلداخ بوو هەر شتێکە لە ماڵا بووتان ئەیخینە ناوی لەگەڵ یەک دانە شەکری کوڵوە ئەیخینە ناوی و لەگەڵ دووسێ قەترە ئاوە کە دامانە دوایی من ئێخەمە ناو هەڵمی برنجەکەەوە یعنی لەگەڵ هەڵمی برنجەکە ئەو زعفرانە دەمەکێشێت کەیتە ڕەنگی خۆی داوە برنجەکەیش حاضر بوو دوایی لەگەڵ زعفرانەکە و برنجە تێکەڵی ئەەکەم کە ڕەنگەکەی ئاوای لێ دێت کە تامێکی زۆر جیاواز و خۆشی هەیە تەڵەبی زۆری ژمانەیە کە داوامان لێکەن بۆ ماڵەوە دروستیکەین بۆیان کە بە مەنجەڵ بۆیانە نێرین کە زیاتر شلەکەیە حەزیان لێتی یا ئەوەی کە دیزیەکە یا دیزیەکە خواردنێکی جیاوازە ناو مەنجەڵێکی خوڕایە ئێمە بەس ڕۆژانی جوما هەمانە لەبەرەوە ڕۆژانی جمعە زۆربەی لە خەڵک یا میوانیە یا لە ماڵەوەیە یا لە سەفەرە یا شتێکە ناتوانە ڕۆژە بێنە خواردنە بخۆن ئیتر ناو هەفتەکە داوامان لێکن بە تەڵەب دروستەکەین بۆیان و بۆیانە نێری چۆن من لێرە بەسە تام لە ڕۆژە دوو خواردن دروستکەم ناتوانم بیکەم بە سێ خواردنیش لەبەرەوەی خواردنەکانمان بە بەرنامەیە ئەگەریش بێم شوێنەکەم بگۆڕم گۆرەی کەمەوە یا بیکەم بە دوکانێکی هەرەونە نەبێ 8 متری ئەزیەتی بۆ من زۆرە بە تایبەت کە بڵێن ئایسە جیاوازیەکە لەوەیە کە من خەڵکی ئەو دیوم ئیجازەی شوێنەکە بە منان ئەبێ لەگەڵ کەسێکا کە خەڵکی ئێرە بێ بیکەم بە شەریک کە کێشە مەشاکیلیجی زۆرە ئەم ڕێگرە لە بەردەم ئەم ئامانجەی ئێمە کە ئیجازەمان پێنان زیاتر لەسەرەوەی کە ناڵم شوێنەکەم بچووکە بەڕاستی زۆریش ئازیێتە بین بە تایبەت کە ئێستا خەڵکی ئێرەی شوێنەکە فێر بوو من پێ ئەزانن پێ زۆربیان کە عیلەن تێنە ئەم شوێنە یا سەرمایش دەستی پێ کردووە ینی لەسەر ئیشەکەی من و ئازیێتەکەی من زۆر سرەکاتەوە کە من حەزەکەم شوێنەکەم گەورەتر بێ شوێنێکی داخراو بێ بەس بەداخەوە ناتوانێت